دوێنێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی بە سەردانی گەیشتە بەغدا لەگەڵ محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق ڕێککەوتنێکیان واژۆ کرد بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ڕێگەی کۆمپانیای سۆمۆوە. ئەم ڕێککەوتنە خوێندنەوەی جیاوازی بۆ دەکرێت لەلایەکەوە هەرێمی کوردستان گەشتبینە بە داهاتووی پەیوەندیەکانی لەگەڵ حکوومەتی عێراقی فدرال لە کاتێکدا کە بەردەوام شانزەکانی هەرێمی کوردستان چوونەتە بەغدا و نیازپاکی هەرێمی کوردستان لەم بوارەدا بەردەوام لە بەغدا دووپات کراوەتەوە جەخت لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندا کراوە. من سەبارەت بە ناوڕۆکی ڕێککەوتنەکە و هەروەها لایەنە ئەرێنیەکانی ئەم ڕێککەوتنە داهاتووی پەیوەندیەکان لەگەڵ عێراق بە تایبەتی زیاتر قسە دەکەم. میوانێکی بەڕێزم لە سلێمانیەوە لەگەڵ دەبێت دکتۆر موسەنا ئەمین ئەنجامی پەرلەمانی عێراق لە سلێمانیەوە. دکتۆر موسەنا ئەم کاتت باش. ئەمەیە بۆ چوونی بەڕێزت سەبارەت بە ناوڕۆکی ڕێککەوتنی نێوان هەولێر و بەغدا بزانم کاریگەری ئەرێنیەکانی ئەو ڕێککەوتنە لەسەر هەرێمی کوردستان چۆن دەبینن؟ سڵاو سەرەتا زۆر سوپاس بەڕاستیەوەی کە دوێنێ کرا دەبوو ساڵانێکی تر پێش ئێستا بکرایەوە. ئەمە ڕاستە ڕێگای چارەسەرکردنی تەواوی کێشەدارایەکانی هەرێمی کوردستان ئەگەر حکوومەتی هەرێم بزانێت چۆن مامەڵی لەگەڵەکەوە ئیسفادەی لێ بکە. گرنگترین لایەنی ئیجابی ئەم بابەتە شەفافبوونی داهاتی نەوتە کە لەوە پێش دیار نەبوو و یەکێ لە گرنگترینیشیان دروستبوونی دەرفەتێکە بۆ هەموارکردنەوەی گرێبەست لەگەڵ کۆمپانیەکان ئەو گرێبەستانەی کە کەس ناتوانێت نکولی لەوە بکە کە بە شێوازێکی تەندروست و عادیلانە ئەنجام نەدراون و پێویستە ئێستا لەم ساتەوەختە لەم دەرفەتە سوود وەرگیرێ بۆەوەی کە ئەو گرێبەستانە بە جۆرێ بن کە تەبابن لەگەڵ بەرژەوەندیەکانی خەڵکی هەرێمی کوردستان. خاڵێکی تری زۆر ئیجابی لەم بابەتە ئەوەیە کە جارێکی تر نەوت هەڕاج ناکرێ چونکە ئێمە پێشتر لە بەرەوەی لە ڕێگەی سۆمۆ نەمان فرۆشتووە مەجبور بوون هەرێمی کوردستان نەوتەکان هەڕاج کردووە. جاری وایە بە 9 بە 10 بە 12 دلار زیاتر کەمتر لەو سیعرەی کە سۆمۆ نەوتی عێراقی پێفرۆشتووە. ئەمە ژواتە گەڕانەوەی داهاتێکی زۆر کە پێشتر بەڕاستی بە هەدەرە دراوە هیچ ضرورەتێک نەبوو بۆی ئەو کارە بکرێ. خاڵێکی تری ئیجابی گرنگەوەیە کە عێراق ناتوانێت لە مەودوا خۆی بدزێتەوە نکولی بکە لە ئستحقاقاتی دارایی خەڵکی هەرێمی کوردستان. پێشتر شەماعی نەوت بوو بە بیانوویەک بۆ ئەوەی کە حکوومەتی ئیتیحادی خۆ بدزێتەوە لە هەموو ئستحقاقاتێکی دارایی سەبارەت بە هەرێمی کوردستان لەوانە مەسلەی موچە لەوانە پرسی قەرەبوو تەعویزاتی شەهیدان و زیندانی سیاسی و جینۆساید و شتانە لەوانە هەر پێداویستێکی تری گەشە پێدانی ناوخۆی هەرێم ئاسان بیانۆکە ئەوە بوو خۆتان نەوتە فرۆشن بڕۆن خۆتان بوجێی خۆتان دابین بکەن. ئێستا پێم وایە جارێکی تر حکوومەتی ئیتیحادی ناتوانێت ئەم قسەیە بەم شێوەیە بکە. خاڵێکی تری ئیجابیەوەیە کە هەر تەواوکەری ئەم خاڵەیە ئەو ژەوەیە بەڕاستی ئێمە وەکو پەرلەمانتاران دەستکراوە بین داوای داهات و استحقاق و پرۆژە و بوجە و ئەمانە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بکەین چونکە پێشتر هەر لەبەر هەمان هۆکاری پێشوو کە خۆتان نەوتە فرۆشن و خۆتان دابینیکەن ئێمە دەستمان بەسرا بوو لەوەی بتوانین هیچ ئینجازێکی حقیقی گەورە بکەین بۆ خەڵکی خۆمان. زۆر باشە دکتۆر موسەنا لەگەڵم ڕێککەوتنە هاوکات لەگەڵەوەی کە پرۆژە یاسای نەوت و گازیش لە پەرلەمانی عێراق بڕیارەکە دەنگی لەسەر بدرێت پرۆژە یاسای بوجە خوێنەوەی بکرێت و لەوێ پەسەند بکرێت. ئەمە گەرەنتیە بۆ ئەوەی کە ئەم پرۆژە یاسایانە کە ئێستا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق تێپەڕێنرێن و گەرەنتیە بۆ ئەوەی کە عێراق پابند کات بۆ بەڵێنانەی کە پێشووتر پێوەی پابند نەبووە. گومانی تیانە چارەسەربوونی داهاتە هەرە سەرەکیەکەی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە کە داهاتی نەوتە چارەسەربوونی کێشەی داهات چارەسەربوونە بۆ کێشەی خەرج کە کۆی ئەم دوانە ئیرادات و مەسروفات یاخود داهات و خەرج بریتە لە بوجە بریتە لەم دوانە کە ئێستا کێشەی داهاتمان چارەسەر بوو کێشەی خەرجیشمان بە شێوازێک لە شێوازەکان چارەسەرە بێ بەڵام ئەمێنێتە سەرەوەی ئێمە لە کاتی دانانی یاسای بوجا فێڵمان لێ نەکرێ بنمونەیەکێ لەو فێڵانەی کە هەموو جارێک کراوە بەڵام جاران زۆر تەسیرێکی ڕاستەوخۆی نەبووە چونکە هەرێم خۆی داهاتێکی باشیە بووە ئێستا تەسیری ڕاستەوخۆی ئەبێ بریتی بۆ لە گەورەکردنی ئەو بەشەی کە دائەنرێ بۆ بوجەی حاکیمە و سیادی. تۆ ئەگەر بنمونە بوجەی حاکیمە و سیادی جاری وا بۆ نزیکەی 140 بوجەی عێراق کراوە بە حاکیمە و سیادی ئەمەش مانای وایە لەم بە حاکیمە و سیادیە ڕاستەوخۆ بوجەی هەرێم و پارێزگاکان کەمە بێتەوە. ڕاستە بەشێک لەو بوجە لە ڕێی حاکیمەوە دێتەوە بۆ هەرێمی کوردستان بەزەوە شتێک کە تا حدێک
ڕەمزیە و زۆر گەورە نییە، بەس ئەوەی کە بودجێ حەقیقیە ئەو بودجەیە کە لە غەیری حاکیمە و سیادیە و بودجەیە کە دانرێ بۆ پارێزگاکان و پشکی هەرێمەکان یا هەرێمی کوردستان. بۆیە ئەگەر ئێمە بتوانین لە یاسای بودجە فێڵمان لێ نەکرێ، ئەو داهاتەی لە ئەم ساڵ دێ بۆ هەرێمی کوردستان لە دوای تەسلیمکردنی نەوت بریتە لە وابزانم گەورەترین بودجە تا ئێستا هاتبێ بۆ هەرێمی کوردستان. باشە دکتۆر موسەنا، پێشووتر لەم لاولەولا هەندێک لایەن هەوڵیان دەدا کە کۆسپ و تەگەرە بخەنە بەردەمە و ڕێکەوتنانەی نێوان هەولێر و بەغدا، بە تایبەتی لایەنە شیعەکانی نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ناڕازی بوون لە پێکهێنانی ئەم حکوومەتە، بەڵام ئێستا کەستەنگی لێوە نایێت لە ئاستی ناوخۆ دەرەوەدا پێشوازێکی باش لەم ڕێکەوت نەکراوە. ئەمە ئاماژەیەکی ئەرێنیە؟ بێگومان ئەو کێشانەی کە جاران هەبوو بە دەرچوونی تەیاری سەدری لە دیمەنی سیاسی و ناوخۆی پەرلەمان ئاستێکی زۆر ئێستا تەبایی لە ناو یاخود نزیک ڕەئی یا هاوڕەئی هەیە لە ناو ئەو پێگاتانی تر. ڕەنگە کەمێک خەڵکی تایبەت مستەقل، هەندێک خەڵکی تونڕە و هەندێک خەڵکی شۆڤێنی هەر ئەمێن لە ناو پەرلەمان ناوکو دەنگێکی نەشاس کە بەرژەوەندی کوردستانیان پێخۆش نییە، بەڵام بە شێوازێکی گشتی ئەو هاوپەیمانەتی کراوە بۆ پێگەێنانی حکوومەت، هاوپەیمانێکی دژ نییە لەگەڵ هەرێمی کوردستان، سەرۆک وەزیران کەسێکی دژ نییە لەگەڵ هەرێم و جەوی عام کە ئەو تەناقوزاتەی تیانە ماوە جاران لەبەر مزایدەی سەدرەکان ئیتار ئەبوایە سەقفی داخوازیەکانی دژبارێمی کوردستان بردایەتە سەرەوە، بەعکسەوە ئەبوایە سەدرەکان لە مقابلی ئەوان شتێکی وایان بکردایە. ئێستا ئەم منافسەیە لە ئەم مزایدە و منافسە لە ئارانیە، بۆیە ئیتار ئەگەر بیەوێ تەبابێ لەگەڵ کورد، ڕازگۆ بێ لەگەڵ ئەو پەیمانانی کە داوێتی لە ساتی پێگەێنانی حکوومەت و پێگەێنانی ئەم کابینەیە، ئەتوانێ یعنی دەستکراوە بێ خزمەتی باش بەرێمی کوردستان بکە و لەم ساتە وەختە ئەوانە بێ چاویان لەوە بێ کە هەرێمی کوردستان ڕێزی پێویست لە داخوازیەکانی هەرێم بگرن بۆی هەرێم باشتر بتوانێت لە هەنگاوەکانی تریشا ئەوەی کە تایبەتە بە داهات، ئەوەشی کە تایبەتە بە هەندێک پرسی کێشە و سەراعاتی نێوان هەردوو تەرەف بتوانێت ئاسانتر بێتە پێشەوە بۆ چارەسەرکردنی کێشە. باڵێ دکتۆر موسەنا، بڕیارەکەمێکی دیکە کاتژمێرنەوەی ئەم شەو پەرلەمانی عێراق لەبارەی خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاسای بودجە کۆ ببێتەوە، پێتان وایە خوێندنەوەی یەکەم بە باشی تێپەڕێنرێت و بتوانن سەرجەم ئەندام پەرلەمانەکان یەک بۆ چوون بوون، هەروەها سەبارەت بە پارێزگابوونی هەڵەبجە. پێتان وایە کە هیچ ئەگەرێک هەیە خوێندنەوەی دۆمی بۆ نەکرێت یا هیچ کێشەیەک دێتە بەردەمی، ئاستەنگێک دێتە بەردەمی یا تێدەپەڕێنرێت؟ بەنسبەت بووجەوە ئەم شەو تەنها خوێنەوەی یەکەمی بۆ کرێ، خوێنەوەی یەکەمیژی جۆرە گفتوگۆ و مناقەشەیەکیتیانە، تەنها خوێندنەوەیەکی سادە و خێرای دەقەکانیەتی بەس، هیچی تر ناکرێ غەیری ئەوە. بەنسبەت هەڵەبجەوە من وا نازانم، هەمیشە من وام زانیوە و گومانم باش بۆ بەوەی کە جەوی بەغدا بە شێوازێکی گشتی لە تەواوی پێگاتەکان جۆرێک لە هاوسۆزی و تەبایی هەیە بەرامبەر بە هەڵەبجە. ئەوەش مانای وانە کە خەڵکێکەیە پێی ناخۆشە ڕەنگە دەری نابڕێ، هەشە پێی ناخۆشە و دەری شێ بڕێ، بەڵام دەربڕینەکە خاتە چوارچێوەیەکی ترەوە. بنمونە لە دانیشتنی پێشووی پەرلەمان هەندێک کەس هەستان بە بیانووی هەڵەبجەوە باسی ناوچەکانی خۆیانیان نەکرد. ئەوە بەشێکی لەوانەیە ناڕاستە و خۆ جۆرێک لە دەربڕینی نیگەرانی بێ لەوەی کە تایبەتمەندیەک بە هەڵەبجە بدرێ، بەڵام بەشێکی تریشی نەوعێک لە مزایدە و خود دەرفەت قۆستنەوە بوو بۆی ئەوانیش دڵسۆزی خۆیان بۆ ناوچەکانی خۆیان پیشان بدەن، بەڵام گومانی تیانێ لە ناو ناخەوە هەندێک کەسێ پێی خۆش نییە و هەندێکیش لەوانە دەری ئەبڕن، بەڵام وەکوتم بە شێوازێکی ڕاستە و خۆ تایسە کەس دەری نەبڕێ و بڵێ من دژم لەگەڵەوەی هەڵەبجە بکرێ بە پارێزگا، کەس بەڕاستە و خۆ ئەمەی نەوتووە. باشە، بەڕێز دکتۆر موسەنا ئامین، ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، سپاس لە سلێمانیەوە لەگەڵ کوردستان 24 بن.